سلااوان لێبێت خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام. مایکی پەیامی ئەم جارەمان لە ناو خۆپیشاندەرانی شاری سلێمانی دەوروبەریەتی کە لە بەردەم بینایی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا لە شاری سلێمانی کە بە مەبەستی فشارخستنە سەر لایەنی پەیوەندیدار و حکوومەت بە دابەشکردنی موچەکانە کاتی خۆیدا و ڕازی بوون بەو داواکاریانەی کە بەغداد هەیەی و بۆ ئەو مەبەستەش بڕیاریاندا پاشکەمێکی دیگە ڕێگای سەرەکی یاخۆ شاڕێی سەرەکی سالم شەقامی سالم لە سلێمانیدا بخەرمە دەچمە لای خۆپیشاندەران و لای شین و توێژەکان و مامۆستایان و فەرمانبەران و کاسبکاران بزانین تا چەند هیوایان هەیە کە دەسەڵاتدارانی هەرێم ملکەت بکەن یاخۆت ڕازی ببن بەو داواکاریانەی کە عێراق لە هەرێمی هەیە بۆ ئەوی تر گرفتی موچە چارەسەر بێتەوە 11 ساڵە ئەم گرفتە بەردەوامی هەیە و لەگەڵمان زۆر یەکەمیان هێزە بەزەبی هێز وەکو فەرمانبەرێک پێمان خۆشە باسی ئەومان بۆ بکەی تا چەند ئومێدی هەیە کە دەسەڵاتدارانی هەرێم لە بەرژەوەندی خەڵک ڕێبکەون؟ هیچ ئومێدێک نەماوە ئەم دەسەڵاتانە هیچ ئومێدێکیان پێ نەماوە چونکە ئەمە 34 ساڵە ئەمانە درۆ لەگەڵم خەڵکە ئەکەن کۆبوونەوە ئەکەن ئەچن بۆ بەغایەنەوە ئەڕۆن ئیتر خۆ هیچ شتێک نەماوە ژێر عەرز و سەر عەرزی ئەم میلەتان ئەم کوردستانیان تاڵان کردووە و هیچ ئومێدێکیان پێوە نەماوە ئیلا ئەبێ ئەو خەڵکە بێتە سەر جادە و داوای مافی خۆی بکە. پێوان نییە کە ئەبێ ژماری ناڕزایەت و خۆپیشاندەران زیاتر بن؟ زۆرم پێ سەیرە شارێکی وەک سلێمانی کە پێڵن شاری هەڵمەت و قوربانی کە ئەم هەموو موچەخۆرەی لێ تا ئێستا سەیرەکەی ژمارەکە زۆر کەمە لە تەوەقوعی هیچ کەسانە بوو زۆربەی ڕاگەیانکار و شەکانن کە لێرن بە زۆری ئیتر ئەبووە ئێستا بەلایانی کەمەوە 50,000 کەس 100,000 کەس لێرن. پێت وایە دەسەڵاتدارانی هەرێم بۆچی ئەو نەبێ باکن لە دواکەوتنی موچە خواردنی و ساز زۆر لایەن ئاسایی بوو کە موچار بخۆن؟ قوربان لە کەم تەرخەمی ئەم میلەتەیە ئەم میلەتە چۆن ئەڵێ ئەزانن کە ئەم میلەتە جوڵەیتیان نەماوە هیچ ناچێت داوای مافی خۆی بکە ئێستا ئەگەر 100,000 کەس بێتە سەرجادە بڕوا بکە لە 100 ئەم دەسەڵاتە ژێتە جواب بەداتەوە جوامی میلەتەداتەوە موچەکەی ئەداتێ بەڵام لەبەرەوەی کە هیچ میلەتەکە بێدەنگاوانیش ئاوای تر بە ئارەزووی خواندا بەشیەکەن و ئیززت گرنگە ئێمە وەکو مسلمان وەکو هاوڵاتی بەشداری لەم ناڕزایەتیانە بکەین و زوڵم قبوڵ نەکەین. زەگەرە و خەڵکە ڕازی کردا ئەم بۆڵەی شەوەی سەر تەلەڤیزۆنەکان هاتایە ئەوە حاڵی بۆ حاڵێ نێ جۆ بازارە دوکانەرە و خۆی وایە بە درۆ هەمیش هەڵێ کاسبی نییە و هیچ بازێزنا هەمی درۆکەن بۆچی دەسەڵات ئەو نەبێ باکە لە خواردنی موچەی خەڵک لە پێنەدانی موچە کچی ئەم میلەتەی پێوا ئازارێ بای شەڕێ هیچ مەسەلەکە ئەوەیەکە نا ئەسەم بەخوای چیکەنی ئازارێ بای شەڕێ تێگەی ئەسەگە بۆ ئاوا بووە هەر موچەخۆر هەرەمانە موچەخۆرە دەسەڵات بەم شێوەیە گوێ لە داواکاریەکان ناگرێت بۆچی خەمی ئەم ناڕزایەتیانە نیە وەندی خۆی لەبەر کۆمپانیاکانی لەبەر پاری بانقەکانی کە کەم نەکات لەبەر چییە؟ لەبەر خۆی و بنەماڵە و کەسوکاری و کوڕەکانی کەوا خەمی میلەتێتی هیچ کات خەمی میلەتی نەبووە بۆ 11 ساڵە چێت دەوتی ئابووری سەربەخۆ هاتۆتەکایەوە ئەم بنەماڵەیە هەر خەڵگە چەوسێنێتەوە بە ناوی پچارەکە موچە و نازانم خۆ گونجاندن و موچە دزین و موچە بڕین و ئاوایتر خەڵک واژیانە باتە سەر هەر جاری کارەبایەکیشی پاری شتێکی لەسەر زیاکە لێرە پاری کارەبا لێرە زەڕیبە لێرە پارەی ئاو لێرە غاس لەیۆ نەوت فەرمەمە 2 ڕۆژی تر زستانە خەڵک گیرفانی بەتاڵە پارەی پێ نییە لەکوێ بێنێم هەموو کرێ پێوانە ژماری ناڕزایەتی خۆپیشاندەرەکان و پێویست نیە لە چاو ئەو ناڕزایەتی کە لە ناو شارە بەداخەوە زۆر جارەڵێ 1000 جارەڵێ بەداخەوە مامۆستا ئەوەنەیە لە ناو شاری سلێمانی ئەمە مامۆستاکانمانن ئەم کەمیەیە چییە کات بۆ نایتە دەرۆ داوای مافی خۆ بکەیت باشە چەند مانگە مەعاژۆر نەگیراوە 3 مانگە بۆڵە بۆڵی شەکات ورتە شەکا پارەم پێ نییە و ئەمەکەی حاڵە و مەکەی ژیانە و بەڵام بەداخەوە داوای سادەترین مافی خۆی ناکە کە موچەکەیەتی بەڵام یەکشی ترم هەیە بۆ فەرمانبەرەکان بە تایبەتی کارەبا زەڕی بە مرور
زۆر 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 عیبەکە دەوامەکەن بۆ ئەم دەسەڵاتە چەپەڵە دزەکە پاریان بۆ پیاکەن بۆوانی پیاکەن خۆ بۆ میلەت نییە خۆ بۆ هەرێم نییە فەرمۆتات شارمان کاو لە شار وێرانە بە هەر کوچە کۆڵانێکاڕێ هەر بۆگەنی کردو داڕخاوە داڕساوە زۆر 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 شەرمەزاری بۆ ئەو فەرمانبەرانی کە دەوامەکەن خۆ پیشاندانەکە نازانم لە چێوە دەست پێ بکەین ئەگەر بڵێن موچە هەر موچە نییە نە کەرامەت ماوە نە ژیان ماوە نە ئیسێ نەماوە یعنی ئەمە ئەو پەڕی ئەهانەکردنە سێدانە مانگ بە خەڵک معقولە تۆ ناو حکوومەت بێ لە فەیسبوکەوە چاوەڕوان کەی موچەیە مژدە بەداخەوەی ترە تاکەی بێدەگەی نازانم چاوەڕوانی چییە کام خەڵکە ئێستا هەیە لە ماڵەوە دانیشتۆ لەبەر تەلەڤیزیۆن من تەسەوەڕمە کرد ئێستا لێرەوە هەتا بەردەرکی سەرا لەبەر خۆپیشاندەر جێگانە بێ لێرەوە تا سەرچنە دەچی بەداخەوە ئەمە مافی خوڕە باوەڕە بێت لە مناڵێکەوە بیگرا تا پیرەمێردێ ئەم خەڵکە داوای مافی ئەوانەکە من بۆ مافی خۆم نهاتوو هەر ئەمە شوای کردووە بێمنەتیەک لە دەسەڵات ببینێکە ئەوەیە ئەگەر خەڵکەکە تۆ زێوەعی هەبێ ئەمە تۆ یەک ڕۆژیەوێ هەچی دوکانە دایخە تۆ لەوێ بە تەکسیەکە مەڕۆ تەکسیەکە لەوێ دانێوەرە ناو من دوکانەکە داخەوەرە لەگەڵ منکە طبعاً دەسەڵات زۆر شاگەزانەیە و پێشمان پێکەنێ و پێشمان ڕاوێنێ هەروەڵا ئەوەیە بێباکی دەسەڵات و کەموعی خەڵکیش ئەگەر خەڵک واعی بێ باشە سلێمانی کەیەوە نەبێ دەسەڵات بووە بەرامبەر گەورەترین دیکتاتۆر وەستاوە بۆ ئێستا خەوتووە لە ماڵەوە لەبەر تەلەڤیزیۆن چاوەڕوانەکە یەکێکی کرد ژمارەی کەم ئەبینێ لە خۆپیشاندەران ئەو کارەکە چی؟ یەکێک لە سەرەتاییترین مافەکانی مرۆڤەوەیە کە بتوانێت داوای مافەکانی خۆی بکە بە تایبەتی لە کاتێکا کابینێ زۆر باشکرا زوڵمستەم بگاتە ئەوەی کە دەست بەسەر نان و قوتی خەڵکی شابگرێ یعنی ئەمە مافێکی سەرەتاییە خەڵک بێتە سەر شقام بەهێمنانە ناڕزایی دەربڕە بەڵام بەداخەوە خەڵکی ئەمە بێهیوا بووە لە ئەم خۆپیشاندانە هێمنانە پێی وایە گۆڕانکاری پێناکرێ ئەڵێ دەسەڵاتەکە زۆر بێباکە بە کۆبوونەوە گردبوونەوەکان گوێ نادا گوێ بۆ داواکانی خەڵک ناگرێ ئەم بێ هیوایە وای کردووە کە خەڵکی وەک پێویست بەشداری لە ئەم جۆرە گردبوونەوەانە نەکا بەداخەوە پێم وایە سە خەڵگەیشتۆتەوەی بڵێ نەگەر بێت و پێویستی بە ڕاپەڕینێکی سەرتاسەری هەیە گۆڕینی ئەم واقعەیەکی ئێستا لە هەرێمی کوردستانە ئەگەرنا ئەم جۆرە خۆپیشاندانانە گۆڕانکاری ناکە کە بەڕاستی ئەمە جێی داخە مەسەلەن بۆ نمونە لە شارێکی وەک سلێمانیە پارێزگای سلێمانی بە دەوروبەریشیەوە 500,000 موچەخۆرمانەیە لەم 500,000 موچەخۆرە 50,000 نێتە سەر شەقام یعنی بولانی کەم 50,000 بێتە سەر شەقام بەڵام بەداخەوە بینین ڕێژەیەکی زۆر کەم خەڵک بەشدارە بە بۆ چوونی من بێ هیوایی خەڵکەکەیە لەوەی کە ئەم جۆرە گردبوونەوەانە گۆڕانکاری لە دەسەڵات ناکا بەڵام دەبوو ئەگەر جاران چەند هزار کەسێک بەشدار بووە لەم خۆپیشاندانە ئەم جارە سێ ئەوەندە چوارەوەندە بواش کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترە چی ئەمە شوای کردووە دەسەڵات بێمنێتێکی پێوە دیارەوە مەستا ینی پێویست نییە و لای ئاسایی بۆ تۆ موچە بخوا موچە نەمێنێ موچە دواکەوێ بێباک پێوە دیارە هەرەمە وای کردووە بزانی چی ئەگەر دەسەڵات بێباک نەبووایە بەڕاستی وەڵامی داخوازی خەڵکیەدایە بەس دەسەڵات باشە زانێ کە خەڵک بێ هەڵوێستە گۆڕانکاری ناکەن لە ماڵەکانی خۆیان دانیشە ئامادەنین سەرما و گەرمایان لێدا یعنی لە شارێکی وەکو سلێمانیا 2 ملیۆن نفوسی دیایە ئەکوار چەند کەس هاتۆتە سەر شەقام کە من دەزانم لە سەدا 90 ناڕازیە بڕۆن لە ناو ماڵەکانە بیان دوێنێ لە شوێنە گشتەکانە بیان دوێنە ینی خەڵک بچووکترین مافی سەرەتایی خۆی کە موچەیەکە پێی نادرێنیەوە بەرە مانگینەوە ڕێنێشتا موچەی مانگی 5 وەرگرتووە بەڵام دەسەڵات دەزانێت کە بەڕاستی خەڵک هەڵوێستێکی توندی نییە بەرامبەر ئەو دەسەڵاتە بۆ یاویش بێباکانە گوێ بە داواکاریەکانی خەڵک نادا تا چەند گرنگە هەموو چین و جۆشەکان بەم شێوەیە نابوو لە ڕیز خۆپیشاندانەکان ببین ڕاستە خۆی ئێستا کێشەکە لەوایە بەداخەوە ژمارەیەکی زۆر کەم خەڵک بەشداری کردەوە لەم خۆپیشاندانەیە ئەم کێشەی نەمانی سیولا واتە نەمانی داهات لە هەرێمی کوردستانە ئەمە لە چەند مانگی داهاتووە هەموو کەرتەکانی ئابووری ئەگرێتەوە هەر لە کەرتی پیشسازیەوە لە کەرتی گەشتیاریەوە هەر لە کەرتی کوشت و کاڵەوە کاتێک کە سیولە نامێنێ واتە کە سیولەی پێ نامێنێ
کاتێک کە موچە لە عێراقەوەنا و داهاتی نەوت ئەدزرا لە ئەو دوو بنەماڵەیە بێ کەواتە وردە و دە پارە نامێنێت لەم هەرێمەیە هەموو شتێک لە دنیاە پۆینتی فیزیایی خۆیەیە کاتێک کە ئەگات ئەو پۆینتە فیزیاییتە خۆی ئۆتۆماتیکی ئەبێ بشکێ ئەمە چۆن ئەمە عیلمە یعنی ئەوە نەبێکە هێن بێ ئەڵێ ڕاضیات و فیزیات و ئەم ژمارەیە کاینەکەی ئەبێ حساباتی وردی بۆ بکرێ بۆیە نەهاتون و بەشداری نەکردنی خەڵک ئەمە لە کۆتاییە خەڵک هەمووی خۆی باجەکەیەدا خەڵک کە باجەکەیە ئەو کاتە خۆی کێشەکە لەوایە کاکە کاتێککە دەسەڵات خوازەکان و دیکتاتۆرەکان تێناگەن لە مەترسی هەڕەشەکان کە چییە ئەمان تەنها سەرگەرمی ئەوەن کە چۆن پارەکانیان پیاکەن و ژمارەی ڕقەمی دۆلارەکانیان زیاب بکەن تەنها ئەو بەلایەنەوە گرنگە ژنا خەڵک بەلایەنەوە گرنگ نییە خەڵک وەکو کۆلێک و خزمەکارێک و بەردەستێک سەیری ئەما ناکرێ بۆیە ئەمە لە ئەخیرەکە هەر ئەبێ بەسەری ئەمانە بشکێتەوە مێژوو بە ملیۆنها تەجروبەی ئەوەی تایە بەداخەوە دیکتاتۆر و دەسەڵات خوازەکان قەت جۆر بی لە مێژوو ناکەن و یعنی نازان ئەمە چکە وا سەرگەرمی پارەپیاکردن بوو وا سەرگەرمی پارەپیاکردن بوون تا ئەو ڕۆژێکی ئەتەقێتەوە هەموو دنیا لە هەموو شتێکە لە مێژووە لە خواکە ئەم سروشتە گەورەی دروست کردووە هەرە بێ ئەو ڕۆژەی تابێ بتەقێتەوە اینجا ئیتر ئەمە چوار مانگەیە ئەم چۆڵیە هەڕەشەیە مەترسیە کورە ئەمە ئەسڵەن مەترسێکی زۆر گەورەیە تۆ نەمانی سیولە لە وڵاتە یعنی کەواتە وڵات بەرەو ئیفلاس بوونە ڕوا ینی بەرەو داڕمانی گەورە ئەڕوا سووری قسەکەم لەوەیە کە جەناب دەڵێ ئەم ئەگەر خەڵک بێهیوا بێ نێتە سەر شەقام ئەمە تووڕێیەکی گەورەتی لە پشتەوەیە بەڵێ ئەمە تووڕێکی گەورەی لە پشتەوە خەڵک شەر نییە ئێستا بێدێکێ بێ بەڵام کاتێ ئەمە تەنها وەکو بەرمیلا باروتەکە وایە هەر ئەوەندە کەس ئەوەندەی بەسە یەکێ لە وڵاتانی ناوخۆ یەکێ لە وڵاتانی دەرەوە یەکێ لە وڵاتانی ئەوروپی یەکێ لە وڵاتانی ئەقلیمی و ئەمانە عێراق پەنجەیەکی پێوەنێ و باروتێکی و شقارتێکی بۆ هەڵا ئەو کاتە ئەتەقێتەوە تەڕوشک بەیەکەوە سووتێ چکە لە کاتی وادا تەڕوشک بەیەکەوە سووتێ بەداخەوە تا 5 تاوانبار مەسەلە تاوانبار و ئەوەی کە بەرپرسە لە چەتەی ئەم وڵاتە و لە داڕمانی کللتور و سیاسی و کۆمەڵاتی و ئابووری و دینی و ئەخلاقی و هەمووی ئەوانە تا 5 جوانە بەرەکەوێت بە هەزاران خەڵکی بێتاوان بەرەکەوێت لەبەرەوە ئەمە گومانی تیانە نەتیجەکەی هەر ئەوەیە کە ئەیبینینەوە بەڵام ئەوان جۆ ناگرن چکە ئەوان سەرمەسی کۆکردنەوەی پارەکانیان حکومت دەزانێت گوێ لێ ناگرێت لەبەرەوە ئەو سیستەمە ئەوە تاقیبوتەوە خۆپشاندان هات نەدەرەوە سەرجادە ئەوە ئەزانێ تاقیبوتەوە هیچ سوودی نییە بۆیە ترسیشی نەماوە بەڵام سەردەمەکە خەریکە بەسەر ئەچێ پێویستە لە مۆلا شۆڕش بکرێت بەڕاستی ئەمانە لەناو ببرێن ناکری ئاوا تۆ ئەوە لە 2013 خەڵ لەسەر جادەیە ئەسڵ هەرگاڵتەی بە خەڵکیە ماوەی ڕێگریە لە خەڵکەکات بەڕاستی نابێ بەڕاستی نابێ بێ پێویستە خەڵک لەمە لا قبولی نەکات تۆ سێ مانگجارێ موچە هەر ڕازیت ئەوە تا خەریکە ڕابوە 4 مانگ موچە هەر ڕازیت یعنی تەواتە ناکرێ بێ ڕاپەڕین سەر تاسەری بکرێ بێ حکومەت ترس بچێتە دڵێ چۆن ئێستا ترسیان لە خەڵک دروستەوە تا خەڵکە مادەوە بێویست ترس بچێتە دڵێ لەگەڵ بەغدا ڕێکەوێت سەرچاوی ئەم بێمنەتی دەسەڵات چی هەڵقوڵاوە لەوەی لە خەڵک نادرسێ لە شەقام نادرسێ پشتی بە وڵاتانی ئەقلیمی بەستووە سەرچاوەکەی بۆەوە گەڕێتەوە خەڵ لە سەرەتاوە هەموو شتێکی قبول کرد بەڕاستی ناکرێەوە خەڵک میلەتی خۆیە خەڵ شۆڕشی بۆەوە کرد ڕاپەڕینی خەڵ بۆ ئەوە کرد خۆجانە زمانی سەدام حوسێن خەڵ ژیانی باشتر بوو بەڵام چقای ناکە تونوتیژی هەبوو خەڵکی لە ناوەر بەڵام خەڵکەکە ژیانەکە ئاسایی بوو ئاو کارەبا ژیان موچە هەموو شتێ دابین کرا بوو با بڵێن ئەو دەسەڵاتی کۆن ئەو دەسەڵاتی کۆن خراپ بوو زاڵم بوو بەڵام ئەمان لەو خراپترن بەڕاستی نابێت لە خراپ و بۆ خراپتر بڕۆین ئەوە لە خراپتر بۆ باشترین بچوونایە پێویستەکە ئێمە لەوە ماندوو نەبین بڵین ئەمە هەشتایەمین خۆپشاندانە با بچێتە ملیۆن خۆپشاندان تا ناو چاڵەکە ئێمە بەردەوامین ئەوە دەسەڵات دەبێ نییە ئەوە بخاتە پشتی سەریەوە دووەمین یان ئێمە ئێستا نەهاتوین بۆ سوال و سەدەقەی موچەی مانگی 6 لە تە موچەیەکمان بەنێ و قەتری ئاوکردنە دەممانەوە بڵێ بڕۆنەوە ماڵەوە ئێمە هاتوین داواکاری یەکەممانەوەیە هەفتا موچەمان لە ژێر بیانووی نەوتی سەربەخۆیان خوراوە لە ساڵی ڕابردووە ئێمە هاتوین بە حکومەتی عێراقی بڵین ئەو هەفتا موچەیەمان بۆ بکەن بە پرۆژەیاسەیەک لە ناو حکومەتی لە ناو پەرلەمانی عێراقیە و بماننەوە میکانیزمێکمان بۆ دیاریکەن ئێمەش هاوڵاتی ئەم وڵاتەین بۆ ئەندام پەرلەمانە کوردەکان لە بەغایە 30 میلیۆن دینار وەرەگرن دوایی هەتا مردن 15 میلیۆن دیناریان هەیە بۆوان حەڵاڵە بۆچی بۆ منێکی هاوڵاتی کە خوێن و ئاوم لەم خاک و ئاوایان ڕۆشتووە کە باو باپیران خۆیان بەخت کردو لەسەر ئەم خاکە باشە کە خزمەتی شۆڕش و کوردایەتیان کردو بۆ من بەرسی بکرێم
جەنابیان بۆ تێرۆپەڕ بن ئەشڵێن بۆچی خەڵک لەسەر شەقام نییە ئەڵێ خەڵک هەمووی نادۆ لەسەر شەقام ئەمەش گلەیەکی ترە ئەوەی کەوا ئەڵێەوە بچووکردەوەی شەقامە دەنا کامێرەکانتان بەرن لە چوار دەورە ڕسمی بگرن خەڵک بە لێشاوێ لە خوارەوە هیوادارم ئەوەی ڕاگەیاندنکاریش بەشێ نەبن لەو سەفقەیە قسەکە ئەوەیە هەر خۆیان خۆپشاندەران ئەڵێن ئەبووە ئیسا 10,000 کەسی لێ بۆچی ئەم بێهیواییە لە ئەوەی کە حکوومەت گوێ ناگریان چی من یەک وەڵام هەیە تونس بە خۆسووتانی عەرەبانچیەک شۆڕشێکی گەورەی دەست پێ کرد تا چەند گرنگە مناڕەسایەتی وەڵام تەبعاً هەتا خەڵک زۆرتر بێت گرنگترێکە تەسیری زیاترە بەڵامی تر بەداخۆیترە و خەڵکەش ئەوە وەزعێتی دیارە زۆربەی و خەڵکە ڕازیە بەڵام من کەوتمەتە قەنەعاتێک گەڵم لە سا هەشتای موچەخۆر لە سا هەشتا بەدەتی مۆزەف حەقە 6 مانگ معاشێکیان بەنێ یعنی زۆرە لە وەزاتریان بەنێ تر هەرەو نێنن هەم لە ڕووی هەڵوێستەوە بێ هەڵوێستیشن هەم لە ڕووی ئەوە بڕۆ ڕێوتیان کێو لە دایرەکانە هاوڵاتی کەچێ مراجعەیەک بزانە چەند بە لوود بەرزی و بە پۆزۆ و بەهینەوە چۆن دەزێنن بە خەڵکۆ و ئیش یعنی بە خیانەتکاری ئیشەکەن لەگەڵ خەڵکە ئیش و کاری خەڵک ڕاناپەڕێنن ئیتر ئەوەیە لە وەڵام ئیتر حکومەت هەر لەبەر ئەمەشە بێباکە هەر لەبەر ئەم دەنگە ناڕازیەکە لەبەر زۆرش یەکێک لە ئەوانە ئەوەیە حکومت کیە حکومت خۆ دیارە دەسەڵا لای کیە بڕیار بەدەست ئێستا هاچی حیز بە بڕیار بە هیچ دەوری نییە بەڵام سە تەنها بڕیار پارتی چ بڕیارێستا بڵێ دوو معاشبە نەکسە تەنفیزە بەس ئەمان تەنەسا بڕیاریەمان ناخۆ بەڵامی تر کە بڕیار نایات و بێباکە ئەوە هۆکاری زۆرێکی لەو هۆکارانە ئەوەیە دڵسۆزی میلەتەکە نین یعنی باکیان بە میلەت نییە ئەنی حەزەکە میلە بچەوسێنەوە ئێستا زەلامێکە لە خوێنیان چی هەبووە خوێنیان ئەوەیەکە دژیان میلەتە بێت وا مرتاحە وا بۆ مرتاحە بێکە میلەت یعنی هەیە تەبیعەتێتر وا دروست بووە حیزبە ئەم حیزبانە بازای لەم حیزبانەکەەوە دەسەڵاتیان بەدەسە وا مرتاحنکەوە میلەت بچەوسێنەوە و بەوە ئەوان گەشەکەن بێگومان گرنگیەکی زۆری هەیە خانمان بمانەوێ نمانەوێ دایکی کۆمەڵگان دایکی ئەم نەوەیان کە هەیە خێزانی ئەم بڵین خێزانی یەکێک لە کەسەکانن کچی یەکێک لە کەسەکان یعنی بە هەموو شێوەیەک خانم ڕۆڵی گەورەی هەیە بێگومان ئیشکردنی شیرەکەی سیاسی و بەشداریکردنی لەم چالاکیانەیە بە تۆمارکردنی مێژوویەکی کەسی بۆ خۆی بڵین جێبەجێ ئەبێت بەوەی کەوا بێ لەوەی کەوا وەکو کەس مێژوێک بۆ خۆی تۆمارەکات وەکو دایکێک ئەبێ بە نمونە بۆ مناڵەکانی بێگومان قوتابی هەیە خوێندکاری هەیە لەبەرەوە کارکردنی ئەو لەم چالاکیانە و بەشداریکردن لەم چالاکیانە بێگومان ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەبێ بە نمونەیە بۆ مناڵەکانی خۆی و فێریان ئەکا کە داواکاری مافەکانی خۆی بێت پێوانە دەسەڵات ئیش لەسەر ماندووبوونی خەڵکەکە ئەڵێ بەشکە ماندوو بن و بڕۆنەوە و واز لەم خۆپشانە ناوزاتیانە بێن تۆ بڵێ پلان و ئەم پلانیان سەرکەوتو بێت بێگومان دەسەڵات ئیش لەسەر ئەوە کاکە بە هەموو شەیەک خەڵک بێ ئومێد بکات ئەوەی بەڵام ئەوەی ئەو ئەوێت ناتوانێت بەدەستی بێنێت چونکە ئەوە تا 11 ساڵە ئێمە لەسەر شەقامی 11 ساڵە خەڵک دژی ئەم دەسەڵاتە وەستاوەتەوە هێشتا کۆڵی نەیە و کۆڵیش نادات ئەو عەرەبوتنی ڕاهەنەی لەسەر ئەوەیە کە خەڵک هیلاک بێ ئەوە تا یەک لەسەر یەک درۆ بەسەر درۆ ئەیکا دەڵێ موچە دێت ئەم هەفتەیە دێت ڕێک کەوتوین نەوتمان ناردووە یعنی هەموو ئەمانە بە درۆ ئەیڵێت بۆ ئەوەی ڕق و قینی خەڵک بۆ بڵین سارد کاتەوانێ و خەڵک کبکات دەمی خەڵک کبکە بۆ ئەوەی مخەتەتاتەکانی خۆی کە ئاژاوەنانەوەیە لەگەڵ عێراقا هەروەها کە برسیکردنی ئەم گەلەیە هەروەها ڕێخۆشکردنە بۆ شکانی عێراق و ئەو تا لە ناو خۆیان زۆر بڵێ هەنێک لە بەرپرسەکانیان بازەوە کاڵێ عێراق لە ماگی نوۆیان شەڕێکی گەورەی توش ئەبێت عێراق ئەکەوێتە کێشەیەکی گەورەوە یعنی ئەمان لەسەرەوە وەستاون بە حسابی خۆیان ئەیانەوەیە شتێک ڕووبا لە عێراقا لە دەرەوەی عێراق کاریگەریەکی هەبێ بۆ سەر عێراق و شتێک بکرێت کە عێراق لە ناو بچێت عێراق بشڵەژێ ئەمان لەو کاتەیە ئەسپی خۆیان تاوێن و مخەتەتاتی خراپی خۆیان جێبەجێەکەن.
بەڕاستی زۆر گرنگە چونکە خانم ڕێژەیەکی زۆری پێگەێناوە کە بەشداری لە خۆپیشاندانە بکە ئێمە بەڕاستی کاڵێن نیوەی کۆمەڵین ئەیکوانیوەکەمان ئەبێ هەمومان بەشدار بین بە هەموو چین و توێژێکەوە نەک مامۆستا بە فەرمانبەر بە کار سبکار بە گەورە بە بچووکمانەوە بێنە ئەم شەقامە بۆ داواکردنی مافەکانمان یعنی لە هیچ شوێنێکی وڵاتە لە هیچ شوێنێکا بگەڕێ وەکو ئەم کوردستانە خەڵک ناچەوسێتەوە نەمەعاشت هەبێت نە ئاود هەبێت نە کارەبا دەبێت نە ژیانت هەبێت نازام ئەم خەڵکە تاکەی وا بێدەنگە ئەی بۆ مناڵی ئەم دەسەڵاتە مناڵەکانیشیان هەمویان لە ژیانێکی خۆشان لە وێلایەن مەعمەلی نەوتیان هەیە ئەی بۆ ئێمەش بۆ موچەکەمان وەکو سوالکەرێک موچەکەمان ئێنێ معاناتی خۆتان چۆنە لەگەڵ بێ موچەیە لەگەڵ ئەم وەسعەت ناخۆشە وەڵام معاناتمانە بێت چۆن بێ ئێمە یعنی ئەوە ژیانێتیایین بەڕاستی ژیانێکی کولە مەرگیە بینە سەر تۆ پارەی مۆلیدەیەت ئاوەیەت کارەبایەت یەتە بە دەرگاکەت ئەی کە پارەت بگە نەبوو چۆنی ئەیەت ئیچ چۆن ژیانێک کە تۆ مناڵەکە داوای شتێک لێ بکە نەخۆشە هەبێ نتوانی بیبیتە نەخۆشخانە نتوانی عیلاجێکی بۆ بکڕێ ئیتر ئەبێت چۆن ژیانێکت هەبێت بگای ئەمڕۆ زیاتر لە 50,000 کەس لێرە وێنەک ئەو 500 کەس ئەو پەڕی 200 کەس لێرەیە بەڕاستی ینی پێم سەیرە میلەتە بۆ خەبەری نابێت تاکە ینی چاوەڕی چی ئەەکە بەڵێ ئێستا دەبینین شەقامی سالم دەکرێتەوە خۆپیشاندانەکان ناوزادەکان کۆتاییەت ئەگەر باتە فراوانتر باید دڵنیام ڕێپێوانەکرا تا بەردەم بڵێن ئەنجومەنی پارێزگا یان تا دادگای نوێی سلێمانی ئەمە وا ناکە بەسچێکی خراپگا بە دەسەڵاتکردن ڕزایەتەکان بازرێنە ڕزایەتەکان فراوانی بەڕاستی ینی ئەمە وای لێ کەوا زیاتر لە ساڵات زوڵم لە میلەت دەکات زیاتر چونکە خەڵک زیاتر ئەخەوێت وەکو ئێستا زۆربەی کەس هێتا ئەسەر لە خەڵ نەسا بەڕاستی کە ئەمڕۆ بڵێن خۆپیشاندان کراوە پێشە ڕاگانی بۆ کراوەکەوە باچین توێژەکان بێن بۆ سەر زیادە و داوای مافی خۆیان کە داوا مافی میلەتە بکەن بەڕاستی ینی پێم سەیرە ینی خەڵک ئاوا هیچی ئاگای لە خۆی نیە و هەر خەریکی جنابەت فەرمانبەری یا مامۆستا چەندێکیشە ئەم گرفتی موچەیە کاریگەری سەر ژیانی تۆ دانەوە وڵای خۆ مامۆستام تقریباً 20 ساڵە مامۆستام کاریگەری زۆر لەسەر ینی مەزورم بەدا ئیشی ترا بگرم ئیشیش نییە بە تایبەتی ینی بەداخەوە ینی بێت لە وڵات ئێمە مامۆستای فەرمانبەر دووسێ ئیشی تر کە ئەنجا ژەوی ژانی بەڕێوە ئەبات بەداخەوە زۆر بەداخەوە بەڵێ وڵات زۆر گرینگە هەموو چین و توێژەکان بەشدار بن چکاتی لەگەڵ زیادبوونی ژمارەی خۆپیشاندەران ژمارەی داواکاران زەختێکی زیاتر دروست بێ و فشارێکی زیاتر دروست بێ ئەتوانین هێزێکی زیاتر پیشانی سوڵتە بدەین جناب وەکو چین و توێژێک بەشداری پزیشکی نیشتەجێ خولەوە هەر خۆتان کاتی مانگرتنان ئێستا داوام ناکەن ئەم معاناتە هەموو چین و توێژەکانی گرتوتەوە تا چەند هەموو چین و توێژەکان بەشدار بن زەرورە هەمووی بەشدار بێت کە محاش دێ کە محاشدا بەشەگرێت هەمووی بەیەکەوە وەریەگرێت ینی کەس تاسەبینی وتانە کەسێنە چه محاشەکەی وەربگرێ بڵڵا من خۆپیشاندانم نەکردووە نەبووەشتیوە کەواتە مەفروض وایە هەمووی بێسەری بەیەکەوە بێتە سەر جاردە بە ئاشتیانە و بە ئازادانە و بە ئازایانە داوای مافەکانی خۆمان بکەین ئەو گرفتی ئێوەش کاریگەری هەر دروست کردووە لەسەر کەتی تەندروستی ژوات تا کاتێک کە تۆ موچەوە نەگری کاریگەریەکەی دووبارەکەیتەوە سەر خەڵک بێگومان کاریگەری زۆر ئانی هەیە بەسەر ژیانی خەڵکەوە زۆر کاریگەری هەیە بەسەر خەڵکەوە بێگومان من 97 زوجي بيشمرقة ومعارضة كان ويا جماعة مام جلال الله يرحمه فعلى مود لأنه كانوا مطلوب من الحكومة العراقية فجينا لهنا ويا فبذاك الوقت داومنا هنا داومت هنا ومعاش على الإقليم اعتيادي هسه ماكو والله متندمة بقى الشعر راسي لأن ما رجعت على الحكومة العراقية الحكومة العراقية معاشاتهم شهر بشهر ايش قد عندهم مشاكل ايش قد عندهم مصايب بس معاش الموظف ما يوصل له احنا 10 سنة يطول هاي أزمة هاي احنا من 2014 معاشات ماكو من صارت الباشا كوت او بالعربي يقولون عليه الادخار الإجباري من قصوا لنا اياه الرواتب مالتنا قامت الخير مال كردستان راح ويا مام جلال الله يرحمه هو مات الخير راح وياه ورا من اجوا ذولا اجونا الحراميه حد الان كل شيء ما سووا للموظفين ثاني شاني ما اعتب على حكومه الاقليم انا اعتب على الحكومه الاتحاديه تحاسب الموظف الكردستان تحاسب المعلم كردستان تحاربه إله ما تحارب الحكومه
احنا الحكومه مال الاقليم معاشاتهم كلها من بغداد على قوائم بغداد. خلوا قوائم الحكومه مالتنا ويا قوائم كرد ويا موظفينا على من يقطعون معاشاتنا. هم من يقطع، هم شهر بشهر يجيهم ولدهم بناتهم متونسين بالخارج وشركات ما شركات، والموظف العراقي الكردستاني هو واقع بها. حكومة بوابي باك بەخێر بێن وڵا حکوومەت بێباکە بەڕاستی چونکە ئەوە ئێمە نزیکەی 11 ساڵە لەسەر شەقامای یعنی کێشەیەک معقول نییە ئەوە بۆ 11 ساڵی تەواو ئەچێت ئێمە ئەم کێشەیەمانێ کێشەی مامۆستایان و فەرمانبەران و کەمی موچە بەڕاستی ئێستا عێراق هاتووەتە ژێربار هەموو شتەکانی قبوڵە و ڕازی کردووە بەڵام بەڕاستی ئێستا کێشەی هەرە گەورە حکوومەتی هەرێمە و دەسەڵاتی کوردیە بەڕاستی. پێت وانە بازی ناڕزایەتەکانیش ئەمڕۆ بە تایبەتی کەم بوو ئەمە زەنگێکی مەترسیدارترە کە خەڵک بێهیوا بۆ لە خەباتی مەدەنی؟ ئەتوانین بڵێنەوە هۆکاریشێتی بەڵام هۆکاری گەرمی و هۆکاری سەرقاڵی خەڵک بە ئیشوکاریەوە ئەوەش ڕەنگە هۆکارێک بێت. هەنگاوی ئایندە بێت چی بکرێ شەقامە بێت چی بکات؟ شەقام ئەبێ بەردەوام بێت لەم خەباتە مەدەنیە چونکە ئێمە وەکو فەرمانبەر و مامۆستا ینی هیچ ڕێشترمان نییە بەڕاستی هەر ئەبێ ڕێی یاسایی بگرینە بەر ڕێی مەدەنیانە بگرینە بەر بەڕاستی. ئێستا بەشێک هەندێک فەرمانبەرم بینی عەرەب بوون باسی لەوەیان دەکرد کە ئەوانیش موچەکەیان لە بەغدایە لە هەرێمە لەبەرەوەی لە کاتی خۆیدا معارەزەی حکوومەتی عێراقی بوون و موچیان لێرە بۆ بڕاوەتەوە و هاوسەرەکەی پێشمەرگەیە و بەڵام کوردە دیارە ینی مەبەستمەوەی وای لاتەوە هەندێک لە فەرمانبەری عەرەبیش ئەو گرفتیان بۆ دروست بووە کە لێرە نیشتەجێنیان لێرە موچە وەردەگرن ئەوانیش تەنها بەشداری لە خۆپیشاندانەکان کردبوو. ئەمە نابێت بێتە نقطەیەکە ئەبێت زیاتر فەرمانبەرانی هەرێم بەشداربنەوە تا فەرمانبەرانی عەرەبیش بەشدار. بەتەئکید خۆی ئەمە ڕاستە یعنی ئەوەی کەوتبێتە ناو بازنەی هەرێمی کوردستانەوە و موچەی لەگەڵ هەرێمی کوردستانە بێ گرفتاری هەمان دەرد و هەمان کێشە بۆ بەڕاستی بەڵام خۆیان کە کارمەند و پەرلەمانتار و مۆزەفەکانیان لە سنووری عێراقان بە تەوتین موچەی خۆیان وەرەگرن لە کاتی خۆیان یەک کێشەیان نییە. گەریکە ئەمڕۆ بەشداریتان کردووە و پشتگیری خۆپیشاندانەکانتان کردووە تا چەند گرنگە ئەم پشتیوانیە و ئەم هاوکاریە معنەویە بەردەوامەی لایەن ئۆپۆزیسیۆنەکان بەتایبەتی ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینەکان. ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان وەک بەشێک لە دەنجی ناڕازی لە کوردستان بەردەوام پشتگیری ئەم داوایانەکەیەوە گرنگە بەلامانەوە هەموو خەڵکی کوردستان هەموو هێزە سیاسەکانی دەرەوەی دەسەڵات پشتگیری ئەم داوایانە بن تا ئاستەوەی کە کۆتایی بەم حکوومەتە خۆسە پێنەماوە بە سەرچۆ بێنن چونکە ئەم حکوومەتە دەستی بۆ هەموو سێکتەرەکان بردووە دوجار دەستی بۆ قوتی هاوڵاتیان بردووە هاوڵاتیانی بە دەردێک بردووە کە ئێستا هەمووی محتاجە بەوەی کە پارەی دەستکەوێ بۆی ژیانی ڕۆژانەی پێبەڕێ بکە بۆیە داواکەین کە یەکەم خەڵکی کوردستان بەردەوام بن لەم چالاکیە مەدەنیانە تا بۆ کۆتاییەنان بەم دەسەڵاتە دووەم ئەم دەسەڵاتە بەلای کەمی ڕازگۆ بێ لەگەڵەوە ئیمزایانەی خۆی کردوێتی ئەم ئیمزایانەی لە مانگەکانی کۆتایی ساڵی 2024 بۆ لە 2025 کە دووجار ڕێککەوتنی کردو پابند بێ بەو ڕێککەوتنانە و ڕێککەوتنانە جێبەجێ بکە ناکرێ لەسەر بەرژەوەندی خەڵکی کوردستان بێیت کاری خۆت لە بەغدا و لە شوێنەکانی تر ڕێککەیتەوە و لەوێ یاری بە بەرژەوەندی خەڵکی کوردستان بکەیەوە بە قوت و موچەکانیان بکەیت بۆیە ئێمە داواکاریمانەوەیە بەردەوام ئەم چالاکیانە گەورە بکرێ بەهێز بکرێ و بەردەوام بێت تا کۆتاییەنان بەم دەسەڵاتەوە وەک کۆمەڵی دادگەری کوردستانیش بە بەردەوامی پشتگیرین هەر لە یەکەم ساتی خۆپیشاندانە ناڕازیەکان لە ساڵی 2011 تاوەکو ئێستا ئێمە بەردەوام لە ناو خەڵک بووین چونکە هێزێکی ناو خەڵکین و لە هەناوی خەڵکەوە هاتوین و دەست و پەنجەمان نەرم بووە لەگەڵ داواکاریەکانی خەڵک و بەردەوامی ژاوکار بووین چ لە ڕێگا جیاوازەکانی کاری حیزبیمانەوە بۆیە ئێمە بەشێکە لە کارەکانمە و بە پێویستی زانین کە پشتیوانی ئەمانە بکەین و بە پێویستی زانین ئەم داواکاریانە بەهێز بن فراوان بن تا ئاستی کۆتاییەنان بن دەسەڵات. پێت وانە دەسەڵات تەواو بێ باکە لەم خەباتە مەدەنیانە تەواو
بێبنەت بووە لای ئاسایی بۆ تۆ موچاخوا ئەمە مەترسیدار نیە دۆخێکی مەترسیدار نیە بێگومان دەسەڵات نەگوێی هەیە بۆ بیستن نەچاوی هەیە بۆ بینین ئازار و ناڵی خەڵکە ئەبیسێ نە هەستیشی پێکە ئەی بینێ و ئەم دەسەڵاتە بێباکە لە هەموو شتێ بۆ چونکە خۆیان موچە خۆرنین دەسەڵاتێکن هەریەکەیان ڕێگەیەکی دەستکەوتنی داهاتی بەلاشی لەبەردەسایە چۆنی بوێتە خشان و پەخشانی پێیەکە کوڕەکانیان کوڕەزاکانیان کەس و کارەکانیان خۆیان هەر چۆنیان بیرە بۆیە کە مادەم موچە خۆڕین مادەم خۆیان هەست بەو ئازارە ناکەن نایش بیسن نایش بینن بۆیە بەڕاستێمە دۆخێکی مەترسیدارە و ئەم دۆخە سەرە کێشێ بەوەی کام دەسەڵاتە ئەم بێباچەی سەریە خواوە کەمەوە دەسەڵاتە ملهوڕ و زاڵمانەی لە جیانە ساڵ بۆ ساڵ بە دوای یەکە ئەکەون کە ئەمانەیش ئامانجیان ئەگەر نێنەوە هۆش خۆیان بێگومان ئەمە سەریانەخوا کە هیوادارم سەریان بخوا چونکە ئەمانە بەڕاستی ئەوەی کردیان بەم خەڵکە دوژمنەکانی کوردستانیارەوەیان کرد بە خەڵک. ئەوەی کە گوێبیست بوون ڕاو بۆ چوونی خۆپیشاندەران و هاوڵاتیان و فەرمانبەران و کاسبکاران و تەواوی چین و توێژەکان بوو تەنانەت سیاسیەکان بوون لایەنە سیاسیەکان بوو لایەنە ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینەکان بوو لە بەرنامەکەدا قسەیان کرد ڕاکان جیاواز بوو بەشیەکی هەر زۆریان وتیان کە حکوومەت بێباکەکەشی بەشێکی ئەو ملهوڕێتی و بەشێکی دیکەشی تا ڕادەیەک خاوبوونەوە و لاوازی شەقامە لە بەرامبەر و زوڵ مستەما بەشێکی دیکە وتیان نەخێر ئەمە مانای ئەوە نییە کە خەڵک دۆخەکە قبوڵەکە بەڵکو ئەوان لە دەرفەتێک دەگەڕێن کە بە خراپترین شێوە بە تونترین شێوە بشنەوە بە گژەم دەسەڵاتدارانە و ئەم دوو پارتە و بەشێکی دیکەیان وتیان ئێمە حکومەتبانیە نابێ بڵێ حکومەتەمانە دوو پارتی دەسەڵاتدارن دوو بنە ماڵن کاری لە پێشینیان بردننی داهات و سامانی ئەم خەڵکەیە و نوێنەری کۆمەڵی دادگەریش لێرە بوو باسی لەوە کە ئێمە بێتە ئەو کاتە بەردەوامین کە ئەم حکومەتە ڕائەماڵین و لەسەر حکوم لایەن تا بەرنامە و پێگەشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەست پێ کەس پاتەزای ناکە.